بڕیاردرا هەموو ئەو کارتانەی کە پێشتر لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەولێری پایتەخت دابەش کراون پەلە بکرێت لەوەی کە بکرێنە سەنەد و پێشکەشی خەڵک بکرێنەوە. ئەوە بوو لەسەر فەرمانی بەڕێز وەزیری کشت و کاڵ و شارەوانی و گەشت و گوزار لیژنەیەکی هاوبەش لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەولێر و تاپۆی هەولێر و نەخشەدانانی ئاوەدانی هەولێر پێکات و ئەمانە ماندوونە ناسانە کاریان کرد و توانیان ئێستا کە ئێمە بەیەکەوە قسە دەکەین ئەمڕۆ 6,000 سەنەد تەواو بووە و کارتە تەحویل کراوە بۆ سەنەد و ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ئەو هاوڵاتیانە دەتوانن بێن بۆ ئەوەی کە سەنەدەکانی خۆیان وەربگرنەوە معاملاتی خۆیان تەواو بکەن و لە کۆی 120,000 کارت کە هەبووە لە سنووری پارێزگای هەولێر پێشتر 65,000 تەواو بووە 6,000 مابوو ئەمڕۆ 6,000 تەواو بووە ئەو باقی 54,000 ماوە ئێمە دڵنیایی دەدەینە ئەو هاوڵاتیانە کە ئەو کارتانەیان هەیە لە ڕێگای ئەم لیژنەیە کە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیک بەشێکی تریش وا لە قۆناغی کارکردندایە و تەواو دەبێت ئەوەی ئاسانکاریەکی باش بدێتە هاوڵاتیان ئەو 6,000 کارتە دەتوانم بڵێم لە هەفتەی داهاتوو هاوڵاتیان ئەوانەی کە خاوەن ئەو کارتە ئەو ڕقم یان ئەو ژمارە وەهمیانەی کە دواتر ئێمە ئیعلاین دەکەینەوە دەتوان لەسەر ئەو ژمارانە سەردانمان بکەنەوە بۆ ئەوەی بێن مامەلەکانیان ڕایی بکرێتن.